سپاسی هەموو ئەو کەسولایانە ئەکەم کە ئەم چالاکیان ڕێکخستووە و هەموو ئەو کەسانش کە بەشدار بوون لەم چالاکیە. دیارە هاوخوێنی هاونەتەوەی کورد هەردەم لە هەر چوار پارچەی کوردستان هەر کاتێک کارەساتێک بەسەر پارچەیەکە هاتبێ پارچەکانی تر بەدەم ئازار و ژان و برینەکانی ئەو پارچەوە ڕۆشتوون. ئەمڕۆ هاتوین بۆ ڕێزدەنان لە خوێنی ئەو پۆلە شەیدی کە لە شەڕێکی نابەرابەریە جانی خۆیان بەخت کردووە و ئەم ڕاوەستانەوە ئەم گوڵ پێشکەشکردنە کە بەردەوامە بین لە ڕێزدەنان لە خوێنی شەید. دو ساڵ پارەیان لای حکوومەتە هین پارەکە تقریبا نێمە لە 6200 سەکە 4170 سەکمان سەرف کردووە 49 ملیار لای حکومەت ماوە 1982 سەکمان سەرف کردووە لە 5000 تقریبا 71 ملیار لای حکومەت ماوە. نیتمە بوو کە تۆ نەکەم سکا لەبەرەوەی ئازێت و ئازارون ئەوەی زۆری هەیە پارەکەش کەت و کابراە بەشتەچۆمان دەبی ئەگەر بەروبوومەکەی وەگرت و پارەکە وەگرت ئیسراحەت دەکاتن ئەماشەکە وەرنەکدا توات چاوەڕێبی بەخۆ دەزانین ناخۆشە ئێمەش پێویستیمان بە پارەی پێ تۆ کڕینە و زووتە و پارەی دەڕاستەیە و دوی خرتانسه بجام داخلش حکومت هرم کردستان تیاد یان اوان تانسارا که یان وان تانسا مفسور که از خودی که شوفر که تاکسیه یعنی روزانه نه تانسا که نه دو نه سه نه دو احتمالش 20 تانسا بتر امد لده بجام یان اف تانسا تام ما بین افسور کردن یان جبل اف تانسا نمینن دام جاکی سر والله برا سرد ما پیچ بون یعنی نه ایکی نه دو هر باروش که خرتانسا هر محل شیره تانسا وره که رو بابو منطقانیه وره موسیقی منطقانیه یعنی هن شارعین هندی تانسا دادن بجام داخلش حکومتیه بما علاجه گلوان تانسا کرد. بس ما تفيد إشارة مثلا تشتكي دونة سيرفي طاسي دي عالم ببينت سائق دي ببينت مثلا شوفير دي ببينت عالم جي دي ببينت في طاسة عندي جارة سريع سيارة جيتيتن يعني طاسات بورتن وشن ونكو حشكو ونكو طاسة جيتي داير